سڵاو هاوڕێیان بەخێربێنەوە بە ڤیدیۆیەکی تازە. من یەک پرسیار لە ئێوە دەکەم، تا ئێستا زانیوتە فەیسبووک خزمەتگوزارێکی بەلاش نەبووە، بە پارە بووە؟ قەت ئەو پرسیارە لە خۆت کردووە تۆ شت ئەدەیتە فەیسبووک، پارە ئەدەیتە فەیسبووک بۆ ئەوەی بتوانی فەیسبووک بەکاربێنی؟ لەم ڤیدیۆ باسی ئەو بابەتە دەکەم بە تۆزێک بە شێوازێکی جیاواز و بە زاویەکی جیاواز بۆ یاڕۆین. با دەست بە ڤیدیۆیەکە بکەین و ئیشاڵڵا بەدڵتان دەبێت و ئەگەر ئەو ڤیدیۆی منتان بەدڵە تەبعاان بێگومان لایکی ڤیدیۆیەکە بکەن و شێری بکەن بۆ ئەوی زۆرترین کە سوودی لێ بینی. ئەکید سەبسکرایبی چەناڵەکەش لە بیر مەکەن و زەنگوڵەکە داگیرسێنن لە بەرەوەی دەقە بە دەقە ئاگداربی کە شتێکی تازەم باس کرد. تەبعاان من یەک مەسەلەتان بۆ دەگێڕمەوە. 2 مانگ پێش ئێستا خەریکی ماڵگواستنەوە بووم. بە دوای تەلەڤیزۆن کڕینی تەلەڤیزۆنێکی تازە بووم، زائیدەن بەتەمای ئەو شتانەی بووم کە ماڵی دەکاتە سمارت و گڵۆپ و شتیوە. طبعاً من بەس لە یوتیوب چێکم دەکرد و چ کۆمپانیایەک باشە و نرخەکانیان گونجاوە یان نە. دەبینیم دوای 1-2 ڕۆژ فەیسبووکم تایملاینەکەم هەمووی بۆتە ڕێکلامی ئەو شوێنانەی کە ئەوی شتانە دەفرۆشن، طبعاً بە سپۆنسەرز نووسراوە سپۆنسەرز، ینی کابرا کۆمپانیایە ڕێکلامی کردو لە فەیسبووک، ئەو ڕێکلامانە دەگاتە لای من بە تەواوەتی. دوای ئەوە هەر حەزم کە ئەو مەسەلەیە زانیاریم بە تەواوەتی هەیە لەسەری، بەس من حەزم کرد لای ئێوە زیاتر باسی کەم. طبعاً فەیسبووک پلاتفۆرمێکی زۆر گەورە و بە قۆت و زەخمە، زیاتر لە چەند ملیار بەشداربووی هەیە. تۆ لە فەیسبووک کە دانیشتی بۆ نمونە زۆر دیعا هەیە کە دەڵێ فەیسبووک جاسووسی دەکات لەسەر تەلەفۆنەکان، لەسەر ئەو شتانە. خۆی وانییە فەیسبووک معلوماتت بە دوو نەوە لێ وەردەگری بەبێەوەی تۆ هەست پێ بکەی. معلوماتێکیان خۆت بە ویستی خۆت ئەیدەیتێ، معلوماتێک ئەسڵەن تۆ هەر ئاگاشت لێ نیە و لێشت دەبا و پرسی شت پێ ناکە. لەو معلوماتانە دەست پێکەین کە خۆت بە ویستی خۆت دەیدەیتێ. بۆ نمونە تۆ 5 ساڵە فەیسبووکت هەیە، فەیسبووک بەکارهێنی، لایکی چەند پێیجێکی جیاوازت کردووە و ئەکید ئەو شتانت لایک کردووە کە خۆت حەزت لێیە، نەک ئەو شتانەی کە مجرد لە پێیجە لە فەیسبووک با لایکی بکەم. ئەکید ڕیاکشن وەردەگری یان کۆمنت دەنووسی یان لایک دەکەی یان دڵەکە دروست دەکەی بۆ ئەو پۆستانەی کە تۆ زیاتر ئەو بابەتانەی کە حەزت لێیە. ئەو معلوماتانە خۆت قەدری نازانی، بەس ئەو معلوماتانە زۆر زەخمە. لە بەرەوەی فەیسبووک ئاگای لە تۆیە، لە بەرەوەی زیرەکی دەستکردەکەی ئارتفیشال ئینتەلیجەنسەکەی ئەو وەک بنزین، ینی وەک مەکینەیەک وایە بەچی ئیش دەکات، بە بنزین ئیش ناکە، بە داتا ئیش دەکات. داتای چییە؟ هەر داتای دەدرێتێ. داتا چییە کە تۆ ئەیدەیتە فەیسبووک بەبێ ئاگال لە خۆت نییە. مەسەلەن برادەرەکەت زۆر حەزت لە نوع خواردنێکە، بە بەردەوام مەسەلەن کۆمنت بۆ ئەو پۆست و ئەو گروپانە دەکەی کە باسی خواردن دەکات. طبعاً ئەو کات ئەو بۆ فەیسبووک بەدیار دەکەوێت تۆ کەسێکی ئیحتیمام زۆر بە خواردن دەدەی، خواردن لای تۆ ئەفزڵیەتی لە هەموو شتێک بوارەکانی تر زیاترە. طبعاً لەو حالەتە ئەو زانیارانەی کە خۆت ئەیدەیتە فەیسبووک یا ئەو زانیارانەی کە خۆت نایدەیتە، ینی دەیدەیتە فەیسبووک بەس بەبێ خۆت باسیکەی و ئاگال لێبی. ئەو زانیارانە ئەوێ مەسەن تۆ لۆکیشنی مۆبایلەکەت داگیرساوە، تۆ بە بەردەوام هەفتەی 4 ڕۆژ 5 ڕۆژ دەچیە کافتریاک دادەنیشی. ئەو کافتریایە جەوێکی خاصی هەیە. لەو کافتریایە دەچی بۆ نمونە دەچی لە یوتیوب سێری ڤیدیۆی دەکەی، باسی سەیری ئەو ڤیدیۆیانە دەکەی کە باسی تەکنۆلۆژیان دەکات، یان باسی بەس ئەو ڤیدیۆیانە دەکەی کە باسی ڕاضەی دەکات، جیم و نوعی تەمرینی ئاسن و شتیوە. بۆیە فەیسبووک ئەو معلوماتانە بە تەواوەتی لە تۆ وەردەگری کە تۆ چ شتێک لە گوگل سێرچ دەکەیت، چ شتێک لە یوتیوب سێرچ دەکەی، ئەو معلوماتانە لەگە معلوماتی فەیسبووک مطابقە دەکات و بۆی بەدیار دەکەوێت کە بزەبت تۆ چ نەفەرێکی حەزت لە چییە و حەزت لە چی نییە. لەو حالەتە چ ڕوودەداتن فەیسبووک چۆن ئەو داتایە بەکاردێنی، ینی چۆن مەبەستم لە بیدایەت ڤیدیۆ کە تۆ چۆن ئەو پارە دەدەیە فەیسبووک. تۆ فەیسبووک پارە کە دەدەیە فەیسبووک بە شێوازی پارە و کاش نایدێ، بە شێوازی داتا دەیدێ. لەوانەیە تۆ وا هەز بکەی بڵێ داتای من چییە، من لایکی دەکەم بۆ پێیجێک بۆ برادەرەکەم یەکەچی مردیە یان یەکێک ژنی هێناوە یان من کەیفم بە شتێکی کۆمیدی ترۆڵەکە دەیکەم. طبعاً ئەوها بە ئاسانی شتەکە ئەو وەرمەگرە. لە بەرەوەی فەیسبووک لەسەر ئەو مەسەلەیە لە ساڵی 2019 داهاتی سەر و 70 ملیار بوو بەس لە ڕێکلام. یعنی
هەموو داهاتی فەیسبوک 1970 لە ڕکلام دەستی کەوتووە کە نزیکەی 7 ملیار دلار بوو. طبعا بزانە ئەو داتایە زەخم و مخیف و بەترسی، یعنی ئەو پارەی کە فەیسبوک دەستی دەکەوێت بەس لە داتای ئێمە بەبێ ئێمە خۆمان هەستی پێ بکەین. و بۆ نمونە تۆ کە فەیسبوک هەموو زانیاری لەسەر تۆپەیە کرد و زانی کە تۆ چۆن بیر دەکەیت و حەزت لە چی شتێکە کە کۆمپانیایەک دەچێت ڕیکلام دەکات لە فەیسبوک، ئەو داتایانە بەکرێ فەیسبوک نایفرۆشتە، ئەو بەکرێ وەک بڵێ بەکرێ بیداتێ بە پارە، یعنی تۆ داتای من فەیسبوک بەکرێی دەدا بەکاری دێنی بۆ ئەوەی کە ڕیکلام کرا بگاتە باشتری بچێتە لای شوێنی گونجاو بۆ کاتی گونجاو نەفەری گونجاو. بۆ نمونە تۆ کۆمپانیایەک تەیە جلی منداڵان دەفرۆشی، جلی منداڵان ئەگەر ڕکلامی بۆ بکەی ئەکی دەبێت ڕکلامەکە زیاتر بۆ فیمێڵیە نەک مێڵ، لە بەرەوەی ژن دایک زیاتر جل بۆ مناڵ دەکرێت، ئەکی دایک ئەو نەفرێکە جلی مناڵەکە دەکری دەبی سینگل نەبی مارد بی و زائیدەن کە ماریدیش بوو لە تەمەنێکی جیاواز ئەیکڕێ، ینی کەس نییە تەمەنی 6 ساڵ بێ ڕکلامی بۆ بچی جلی مناڵ، ینی لە تەمەنێکی دیاری کراو کە ژن مناڵی دەبێت و جل بۆ مناڵ دەکری لەو تەمەنە ڕکلامەکەی بۆ دەچی. ئیتر بزان ئەو هەموو داتایە کە لە فەیسبوکە چەند یارمەتی دەدا بۆ کۆمپانیاکان. ئەکید من فەیسبوک ناکەم و ڕکلامی ئەوە بۆ من بێتن جلی مناڵان و شتیوا لە هەمان کاتیشدا کە ئافرەتێک هەر خەریکی لە فەیسبوک مەسەن خەریکی سیرکردنی شتی خواردن دروستکردن و جلکڕین و ئەم شتانەیە قەت متابعی شتی تەکنەلۆجی ناکە کە ڕیکلام کۆمپانیایەکی تەکنەلۆجی ڕیکلام دەکە ئەکید ناچێتە لای ئەو لەبەرەوەی ئەو کڕیارە ڕاستەقینەکەی ئەو کەسە نییە و هەروە منیش کڕیاری ڕاستەقینەی کۆمپانیای جلوبەرگی منداڵان نیم، لەبەر ئەوە ڕکلامی جلوبەرگی منداڵان بۆ من نایە، لەبەرەوەی ئەو داتایە کە فەیسبوک بەکاردێنی بۆ طریقە جیاوازە ئەو زیرەکی دەستکردەی کە هەیەی کە بنزینەکەی معلوماتە داتایە زانیاری ئەیداتێ وی لێ دەکا بۆ کۆمپانیاکان ڕیکلامەکانیان زۆر بە ئیسفادەبی، ینی من کە کۆمپانیایەک ڕیکلامی کرد بزەبەت دەچێتە ئەو کەسەی کە ئەو کەسە بە تەواوەتی حەزی لە شتەکەیە احتیمالێکی زۆرە شتەکە بکڕێ یان سەردانی دوکانەکە بکە یان کۆمپانیاکە بکە. و شتێکی تر هەیە لە فەیسبوک تۆ وەکوتم ڕۆژانە نزیکەی لە فەیسبوک 300 ملیۆن ڕسم ئەپلۆد دەکرێت، بزان ئەو ڕقەمە نزیکەی لە 1 دقە 510,000 کۆمنت دەدرێ و زائیدە نزیکەی 100,000 بەس لایک و ڕسم و شتیوادانرێ هەمووی لە خلالی 1 دقە. تۆ لەوانەیە بڵێ من داتای من و زانیاری من بۆ چ باشە هیچ ئیسفادەی نییە با فەیسبوکە بەکاری وێنی. طبعا وانە تۆ داتای من داتای ئەو داتایەکی تر داتای ئەو 100,000 کە باز دەکەم کە پۆز دەکەن بە بەردەوام و کۆمنت دەنووسن ئەو هەموو داتای کۆکەوە و زایدەن ئەو داتایە پرۆسس کە بە زیرەکی دەستکرد بی کە داتایەکی پوخت و جوان بەکرێی دەبیدە دەستی کۆمپانیاکان. ئیتر بزانە کۆمپانیاکان چۆن ڕیکلام دەکەن و زەهمان کاری لە فەیسبوک چۆن داتایمە ئیستیغلال دەکاتن بۆ قازانجی مادی خۆی. بۆیە هەر شتێک ئەوە یاسایەکی زۆر بەناوبانکێ لە ئابووری دەڵێ هەر شتێک کە بە بەلاش بوو کە شتێکت بەکارهێنا بە بەلاش بوو ئەو شتە بەلاشەکە پرۆدەکتەکە نی ئەتوو پرۆدەکتەکەی ینی ئەتوو ئەو کاڵەکە نییە تۆ کاڵەکە، ینی ئێستا ئێمە لە فەیسبوک ئێمە دەفرۆشرین ئێمە بەکرێ دەدرێن ئێمە دەکڕین لەبەرەوەی ئێمە کە ڕاستە بە بەلاش بەکاردێنین و ئێمە دەچینە دوکانێک ڕیکلامێک دەکەین و لە فەیسبوکی دوکانێکە بەس لە ڕاستیدا ئێمە ڕیکلام بە ئێمە دەکرێت نەک ڕیکلام بە دوکانەکە. بۆیە تۆزێک ویستم بەرچاوڕوونیەکتان بدەمێ کە شێوازی ڕیکلام لە فەیسبوک بە شێوازێکی سادە بۆتان باسکەم چۆنە و خەڵک وە دەزانی شتەکە زۆر ئەوەیە ینی ئاساییە و من نادەمێ داتای من چییە. بۆیە تۆ هەر شتێک لە فەیسبوک دەکەی مراقبە دەکرێت لەو مۆزوعا کە تۆ معلوماتێک لایکێک کۆمنتێک هارتێک دڵک سادێک هەر شتێک لەو شتانە بەخواستی خۆت زایدن ئەو شتانی کە تۆ هەر ئاگا لێنێ فەیسبوک بەبەردەوام پرۆسسی دەکەم زانیاریەکان لە تۆ دەبا. بۆیە هەر حەزم کرد نامێ ڤیددیۆکە لەوە زیاتر درێژتر بێ. بۆی ئەگەر حەستان کرد ڤیددیۆ لە بابەتانە دروستکەن لەسەر شێوازی کۆمپانیەکان و کۆمپانیەکان چۆن ئیش دەکەن و چۆن ئێمە بەکاردێنن وەک بەکارهێنەر لە کۆمنت بۆم بنووسن و لە بیریشتان نەچی ئەگەر ڤیددیۆکەتان بەدڵ بوو لایکیکەن و شێریکەن لای برادەرەکان بۆی زۆرترین کە سوودی لێ بینی و قەتیش لە بیر مەکەن دائیمەن لە دابانی یونیڤەرسم دائیمەن لەگەڵتانم و سەبسکرایبی چەناڵەکەم بکەن و زەنگوڵەکە ئۆنکەن بە هیوای ڤیددیۆی تازە.